لە تۆنێلێکی کە لێدراوە لە ژێر خاکەلماویەکانی باشووری غەزە چەکدارە فەڵەستینیەکان لە ئامادەکاریدان بۆ شەڕی داهاتویان لەگەڵ ئیسرائیل لەم دەمەی گرژێکان لە ئۆرشەلیم قودس مەترسی هەڵکشانی لێ دەکرێت. ڕێرەوەکانی ژێرزەمین هیچ شوێنەوارێک لەسەر ڕووی زەویەوە بە دوایاندا بەجێ نایەڵن، بەڵام لە ناوچەیەکی پڕدار و درەختی نزیک خانیونس حاوپیاوی دەمامکدار لە بەرگی سەربازیدان کۆمەڵێک دەمانچە و نارنجۆکیان هەڵگرتووە بۆ ناو دەروازەی تونێلەکە کە بە ناو گردێکی بچووکدا لێدراوە. چەکدارانی سەر بەلیوای سەرایەل قودسی لقی چەکداری جیهادیە ئیسلامیەکان دووەم گەورەترین کۆمەڵی چەکداریە لە غەزە لە دوای بزوتنەوەی حەماسی ئیسلامی کە حکمی ئەو ناوچەیە دەکات. ئێمە بە درێژایی کات لە ناو تونێلەکان کار دەکەین. بەرخودانی سەرایەل قودس و جیهادیە فەڵەستینیەکان لە کارکردن ڕناوەستن وە پەرە بە ئامانجی خۆیان دەدەن. ئیسرائیل بانگەشەی ئەوە دەکات گوایە ئەو تونێلانەی کردوتە ئامانج لە کاتی شەڕی سەیف القودس. ئێمە پشتڕاستی دەکەینەوە کە ئەم قسەیەیان دروست نییە. لە قەدارەکانی کەچاڵەکەی داپۆشیوە ڕێڕەوێکی تەسک ئاشکرا دەکات کە بە دیوار و بە بلۆکی کۆنکریتی داپۆشراوە، تەواو کراوە بە گڵۆپی کارەبا، سیستەمی هەوادان، کێبڵەکانی پەیوەندیکردن. تونێڵەکان ژوورێکی بچووکیشان هەیە بۆ هەڵگرتنی چەک و تەقەمەنی. بەرپرسەکەی جیهادی ئیسلامی گوتی کە بزوتنەوەکە هەردوو سیستەمی تونێڵی بەرگری و هێرشبەرانەی هەیە. ئێمە تونێلی هێرش و بەرگریمان هەیە. تونێلە بەرگریکارەکان ئەوانن کە ئێمە بەکاری دەهێنین بۆ شاردنەوە لە فڕۆکە و سیستەمەکانی سیخوڕی جووەکان. تونێلی هێرشبەر بەکاردێت بۆ گرتنی سەربازە ئیسرائیلیەکان بە دیل و پەرپەشدانەوەی هێرشی زەمینی ئیسرائیل و ئەنجامدانی چالاکی مەیدانی جۆراوجۆر. تونێلەکە بە چەکێکی استراتیژی بەرخۆدانی فەڵەستینیەکان دادەنرێت. چەکێکی گرنگ و مەترسیدارە کە ترس و تۆقاندن بۆ جووەکان دروست دەکات، چ سەرباز بن یان نیشتەجێ بن. لە مانگی 5 ساڵی ڕابردوودا لە ماوەی شەڕێکی 11 ڕۆژیدا ئیسرائیل چەندین هێرشی ئەنجامدا بۆ سەر ئەوەی کە پێی دەوترێت مترۆی غەزە کە تۆڕێکن لە تونێلەکان ڕێگەیان بە چەکدارەکانەدا بجوڵێنەوە بێ ئەوەی لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی ئیسرائیلیەوە ببێنرێن و بەهۆی ئەوانەشەوە هێرشی کوتوپڕیان بۆ سەر ئامانجەکانی ئیسرائیل ئەنجام دەدا. ئەلبەتە دانیشتوانی غەزەش کە ناوچەیەکی کەناری گەمارە دراوە بۆ 2,300,000 کەس ئەزموونی رێژخایەنیان هەیە لە بەکارهێنانی تونێلەکان لە ساڵی 2007ەوە کاتێک ئیسرائیل گەمارۆی سەپاند لە وڵامی دەست بە سەراگرتنی حەماس بە سەرکەرتی غەزەدا. فەرماندەکانی ئیسرائیلی مەترسی ئەوەیان هەیە کە چەکدارەکان دووبارە بتوانن ئەو تونێڵانە بەکاربێنەوە بۆ دەست بە سەراگرتنی کارمەندانی ئیسرائیلی یان خەڵقی مەدەنی بۆ بەکارهێنانیان بۆ سەوداکردن لە بەرامبەر ئاڵوگۆڕی زیندانیەکان. ئەبوو حەمزەی گوتەبێژی لیوای سەرایەل قودس دەڵێت تەنانەت ئەگەر تونێڵەکانی جیهادی ئیسلامی نەتوانن بگەنە ناو ئیسرائیلەوە هێشتا چەکێکی استراتیژین بۆ بەرگریکردن. لە ڕۆژانی داهاتوودا توانای بەرگری چەکدارەکان و سەرایەل قودسیان بۆ دەرەکەوێت. لەو دەمەی ئەو بربەستە دەشکێرن کە پێی دەوترێت دیواری ئیسرائیلی ئەوەی لە ڕۆژهەڵاتی کەرتی غەزە دروستیان کردووە. جێباسە چەند هەفتەیەک لە تۆندوتیژی کوشندە کە بریتین لە خۆپشاندانی تووڕەیی و سەرکوتکردنی پۆلیس لە دەوروبەری مزگەوتی ئەلئەقسا لە ئۆرشەلیم قودس هانی جیهادی ئیسلامیەکانی داوە هەڕەشەی پەرەسەندنی ڕەوشەکە بکەن. ئەبوو حەمزەش دەڵێت لە دوای شەڕی ساڵی ڕابردووە تونێڵەکانیان چاک کردوتەوە و ئەمباری موشکەکانیان نیۆ کردوتەوە و هەروەها ستایشی ڕۆڵی ئێرانی کرد. کۆماری ئیسلامی ئێران هیچ دوودڵ نییە لە پشتگیریکردنی بەرخۆدانی فەڵەستینیەکان، چ بۆ لیوا چەکدارەکانی ئەلقەسام و ناسر و سەرایەل قودس ویان هەر لایەنێکی تری بەراڵکاری چەکداری. ئەوان لە ڕووی سەربازی و دارایی و ئەخلاقیەوە پشتیوانیمان لێ دەکەن و هەمیشە لە ڕووی سیاسی و سەربازی و لەسەر ئاستی ئەمنی پاڵپشتمان بوون. سەرچاوەیەکی تری لیوای سەرایەل قودس کە نەیویست ناوی بهێنرێت گوتی ژمارەیەکی زۆری تونێڵی هێرشبەریان هەیە کە بەناو قوڵایی ئیسرائیلە درێژ دەبێتەوە. هەروەها گروپەکە موشکیان هەیە کە توانای گەشتنیان بۆ تەواوی ئیسرائیل هەیە. گوتیشی ئێمە ڕێنماییمان پێگەیشتووە لە ئامادەباشیدا بین بۆ بەرگریکردن لە مزگەوتی ئەلئەقسا و ئۆرشەلیم قودس و موشکەکانمان ئامادەن تەنها چاوەڕوانی ئەوەی سەرکردایەتی بڕیار بدات.